عریشا غازی نافولیر دا گشته کی و هرچند او چند رای هندینه کو عریشا نبونا غازی انکه بونا غازی نافولیر داش بر نشان کردن یان راستیان کارگاه غازی لی داوی اگهین هول سری چند چنا غاز و هرچند دمایی زنیارین روشت نافولیر دا دیارە دەمەوێت سەرەتا بۆ دەست پێ بکەم پێچەوانی شاری سلێمانی لە شاری هەولێر ئەمڕۆ پلەکانی گەرما بەراورد بە ڕۆژانی ڕابردوو بەرز بۆتەوە ئەمڕۆ کەش و هەوایەکی گەرم ڕووی لە شاری هەولێر کردووە لە بەرەبەیانی ئەمڕۆ کە هەستی پێ دەکرێت لە بەیانێکی زۆر کە پلەکانی گەرما لە شاری هەولێردا بەرز بۆتەوە لەبارەی گرفتی غازەوە تا ئێستا گرفتی گرانی غاز نەک نەبوونی غاز بەڵکو غاز هەیە بەڵام گرفتی گرانی غاز لە شاری هەولێر بەردەوامی هەیە هەر بە نرخەکانی ڕۆژانی پێشووتر کە لە چەند بازارێکی شاری هەولێردا جیاوازی هەیە لە هەندێک بازاردا 15,000 و لە هەندێک بازار 20,000 و لە هەندێک شوێن بە 20,000 دینار عراقی فرۆشراوە ئەمە لە کاتێکدا سارەکەی وەکو خۆیان نرخەکەی وەکو خۆیە بەڵام غاز کەمە بەڵێ بەڵام لێرە غاز زۆرە بەڵام نرخەکەی گۆڕانکاری بەسەراتەوە ئەویش وەکو لیژنەی سامانە سوودەکان لە پەرلەمانی کوردستان دەڵێ کۆمەڵێک بەڵەندەر کە لە بینی کۆمپانیەکانی کارگەکانی غاز و نێوبازاردا هەن ئەم هەلەیان قۆستۆتەوە بۆ ئەوی بەگران بیفرۆشنەوە و نرخێکی زیاتری لێوەرگن دەنانە نێو کارگەکانە بە 6,000 دیناری عراقی دەفرۆشێت بەڵام ئەمە خۆیان بەگراتر دەیفرۆشنەوە بۆیە گرفتەکە تا ئێستا بەردەوام و بڕیارە لە پێش ژنی قورباندام گرفتە چارەسەر بکرێت وەکو لیژنەی ئەنجومەنی پارێزگای هەولێر وتی لیژنەی سامانە سوودەکان بڕیارە پێش ژن چارەسەر بکرێت و کارگەکانی خاص کە لە ئێستادا خەریکی سیانە و پێداچوونەوە بە کارەکانی خۆیانە کۆتایی بە کارەکانیان بێت و گرفتەکە دووبارە چارەسەر بێتەوە دیارە ئەمڕۆ پەرلەمانی کوردستان درێژە بە دانیشتنی ڕۆژی چوارشەممەی ڕابردوو دەدات کە لەسەر پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان دانیشتەکەی ئەنجام داد و ئەمڕۆ دەست دەکات بە خوێندنەوە بۆ چەند بڕگەیەکی دیکە کە تا ئێستا نۆ مادەی لێ پەسەندکراوە بڕیار ئەمڕۆ درێژی پێ بدات و دانیشتەکانی لەسەر پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان بەردەوام بێت دیارە هەر ئەمڕۆ لە شاری هەولێر بڕیارە دۆستایەتی کوردستان لەگەڵ ئەمریکادا دیکۆمنتاری 100 ڕۆژی نمایش بکات کە ئەم دیکۆمنتارە باس لەوە دەکات باز لە ڕۆڵی هێزەکانی پێشمەرگە دەکات لە بەرەکانی جەنگدا کە لە ئێستادا لە بری هەموو جیهان شەڕ لەگەڵ چەکدارانی داعشدا دەکەن و ڕوبەڕووی تیرۆریستان دەبنەوە و ئەم دیکۆمنتارە باز لەو ڕۆڵانەی پێشمەرگە دەکات لە ماوەی ئەم 2 ساڵ نزیک بە 2 ساڵەدا کە لە بەرەکانی جەنگ و لە هەرێمی کوردستاندا ڕوبەڕووی چەکدارانی داعش بوونێتەوە بۆ پاکوخاوێن ڕاگررتنی ژینگە لە هەرێمی کوردستاندا بۆ ئەوەی هاوڵاتیان لە هەرێمی کوردستاندا زیاتر پاکوخاوێنی ژینگە ڕابگرن و ژینگەیەکی پاک لە کوردستاندا دروست بێ بڕیارە ئەمڕۆ لە شاری هەولێر خەڵاتی ڕێزلێنان بدرێ بە کۆمەڵێک لەو ژینکە پارێزانەی کە لە هەرێمی کوردستاندا لە بواری پاکی ژینگە و هۆشیارکردنەوەی هاوڵاتیان و هۆشیارکردنەوەی خوێندکاراندا کاریان کردەوە بۆ ئەوی ژینگەیەکی پاک و ژینگەیەکی دروست لە هەرێمی کوردستاندا بەرهەم بێنرێت. بەڵێ بەڵێ سپاس